بەناوی خی بەخشندەی میهرەبان من دکتۆر ڕەواحمە غەریب پزیشکی پسپۆری نیشتەگەری گورچیلە و میزەڕۆ و چارەسەری بەردی گورچیلە لە تاوەری تەندروستی سمارت بە خۆشحاڵیەوە ئەمڕۆ هەڵەستین بە وەڵامدانەوەی پرسیارەکانتان تایبەت بە پرۆگرامی پزیشکی تۆم لێم بپرسە سەرتا ئەمێ ئەوە بڵێم داوای لێبوردنەکەین ڕەنگە بەهۆی کەمی دەرفەت کەمی ماوەکەمان نەتوانین پرسیاری وەڵامی هەموو پرسیارەکان بدەینەوە لەبەرەوە داوای لێبوردنەکەین. سەرەتا بە پرسیاری یەکەم لە چارلایەن چوارەخوازێکی بەڕێزەوە دەست پێەکەین ئایا نەخۆشی دەوالی لای چەپ هۆکارێکە بۆ مناڵ نەبوون کەسێک عملیاتی کردبێ سوودی ئەبێ بەڵێ یەکێک لە هۆکارەکانی مناڵ نەبوون لە ڕەگەزی نێرا بریتە لە دەوالی و ئەم دەوالی لە بەرنمەیەکی تایبەتە لە پیجەکانی تاوەری تەندروستی سمارت باسمان لێ کردووە یەکێکە لە هۆکارەکانی مناڵ نەبوون و ئەگەر کەسێک عملیاتی کردبێ سوودی ئەبێ بەڵێ بە ڕێژەی لە 160 بۆ لە 180 ڕەنگە سوودی لێ ببینێ و بە هەمان ڕێژە بە ڕێژەی لە 150 بەرەژوور ڕەنگە ببێت چانسی مناڵبوون لە کەسەکەدا زیاد بکات. پرسیاری دووەممان لەلایەن بەڕێزێکی دیکەوە دەڵێت حەبی ئازاشکێن تا چ ڕادەیەک زیان بە گورچیلە دەگەیەنێت بۆ نەخۆشێک نووسرا بێت ئەبێ 7 مانگ بیخوات بۆ مێشک تا چ ڕادەیەک کار ئەکاتە سەر گورچیلە و زیانی هەیە. بەکارهێنانی ئازارشکێنەکان بۆ ماوەیەکی درێژ بەڵەیەکێکە لە هۆکارەکانی سستبوونی گورچیلە و ئەکرێ زیان بە گورچیلەکان بگەیەنێت. ئەم بە ڕێزەی کە ئەم چارەسەری بۆ نووسراوە بە تەکید ئەو پزیشکە پسپۆرە بە ڕێزەی چارەسەرەکەی بۆ نووسیوە حسابی بۆ ئەوە کردووە کە ڕەنگە هۆکار بێ بۆ ئازاردانی گورچیلەکانی یاخود سستی گورچیلەکانی لەبەر ئەوە لەژێر ڕێنمایی پزیشکەکەی خۆتا ئەتوانی ئەو چارەسەرە بەکار بهێنیت و زیادەڕەوی تێدا نەکەیت. پرسیارێکی دیکە لەلایەن بەڕێزێکەوە پرسیارێکم هەیە بۆ بەرنامەی لێم بپرسە بۆ دکتۆری گورچیلە ئایا گونتەقاندن چییە و چ هۆکارێک ئەبێتە هۆی شکانی چووک و دوای نەشتەرگەری ئایا وەک پێشتر ئیشی خۆی دەکات؟ بەڕێزم گونتەقاندن نییە ئەوەی کە جەنابەت مەبەستە چووک تەقاندنە ئەمە حاڵەتێکە لە نەتەوەکانی کورد و ئێران و ئەفغان و وڵاتە دراوسەکان باوە کەسەکە چووکی ئەتەقێنێ بۆ زیاد وەرگرتنی چێژ ئەمە ڕەنگە بێتە هۆی شکانی چووک و ئایا دوای نەشتەرگەری ئیشی خۆی دەکات بەڵێ لە زۆرێک لە حاڵەتەکانە ئیشی خۆی دەکات و ڕەنگە ماکی هەبێت. پرسیارێکی تر لەلایەن بەڕێزەکەوە کاتێ ڕەنگی میز سوورەیان لێڵ ئەبێت هۆکاری چییە؟ سووربوونی ڕەنگی میز یەکێک لە گرنگترین هۆکارەکان ڕەنگە کەسەکە بەردی گورچیلەی هەبێت ئەبە تایبەتی ئەگەر کەسەکە ئازاری گورچیلە لەگەڵا بێت و چەند هۆکارێکی تر ڕەنگە یەکێک لەوانە هەوکردن بێت ببێتە هۆی سووربوونی ڕەنگی میزەکەی و بەنسبەت لێڵبوونەوە گرنگترین هۆکارەکان بۆ لێڵبوونی میز کەم ئاو خواردنەوە و کەم خواردنەوەی شلەمەنیە کە ئەبێتە هۆی لێڵبوونی ڕەنگی میز. ئایا خوێن لە میزدا هەبێت نیشانەیە بۆ بوونی بەردی گورچیلە لە کاتێکدا لە سۆنەر هیچ دەرناکەوێت؟ بەڵێ یەکێک لە هۆکارەکان بۆ بوونی خوێن لە میزدا بەردی گورچیلەیە و ئەگەر بەردەکە لە بۆری حالبابێت ڕەنگە هەندێک کات بە سۆنەر دەرنەکەوێت لەو کاتەدا ئەتوانین پەنابەرین بۆ تیشکی سیتیسکان بۆ دەرکەوتنی هۆکارەکەی و ڕەنگە هۆکاری بوونی خوێنەکە لە ئەساسە بەردی گورچیلە نەبێت. من دەوالی گونم هەیە تەمەنم 27 ساڵە هێشتا ژنم نەهێناوە سایزەکەی 2.7 ملیمە ئایا پێویست بە نەشتەرگەری ئەکات و ئەمەش فەحسی سپێرمەکە و سۆنەرەکەیە. بەڕێزم ئەو سۆنەرەی کە ئێمە ئەیبینین دەوالیەکە ئەڵێ 2.5 بۆ 3 ملیمەتر نێگەتیڤ ڕفلەکس مادەم نێگەتیڤ ڕفلەکسی هەیە لە ڤالزاڵڤایە و ئەو فەحسی تەواوی کە ناردووتە بۆ ئێمە لەگەڵ ئەوەی کە ئێمە ئەیبینین کرایتیریاکانی نۆرمەڵە بەڵام باشترە فەحسی تەواوەکە دووبارە بکرێتەوە. ئەم دوو فەحسەی کە من ئەیبینم لە ئێستادا پێویست بە نەشتەرگەری ناکات. من تەمەنم 45 ساڵە شەوانە خەوم نییە لە بەرمیزکردن بە تایبەتی بەیانیان ماوەی 5 مانگە عیلاجی پرۆستات دەخۆم بەڵام چاک نەبووم حەزمی پرۆستاتم 47 بەهۆی ئەوەی کە بەڕێزت تەمەنت 45 ساڵە هێشتا گەنجیت ئەبێت بگەڕین بە دوای هۆکاری زۆر میزکردنەکەت ئەبێ بزانین شەکرەت هەیە یان نا کاتەکانی ئاو خواردنەوەت ڕێک بخرێتەوە و هەندێک خواردن و خواردنەوەمان هەیە کە ڕەنگە ببێتە هۆی زیاد میزکردن بە تایبەت زیاد خواردنەوەی چا مادەی کافاین خواردنە تونەکان وەکو بیبەر بەهارات
کەمکردنەوەی ئەم خواردانە ڕەنگە هاوکار بێت بۆ کەمکردنەوەی میزکردنت لە شەودا و ڕێکخستنی کاتەکانی ئاو خواردنەوەت بە زۆری لە ڕۆژدا بێت نەک لە شەوان و کاتی پێشخەوتن ڕەنگە هۆکار بێت بۆ کەمکردنەوەی میزکردنەکەت لە حاڵەتی بەردەوامبوونی میزکردنەکەت لە شەوانە ئەبێ پشکنینی ترت بۆ دووبارە بکرێتەوە. بەڕێزێکی تر ئەپرسێت من تەمەنم 24 ساڵە زیاتر لە ساڵێکە لە دوای میزکردن چەند دڵۆپێک میز دێتە دەرەوە هەرچەند دانیشم ناتوانم تەواوی بکەم بەبێ ئەوەی هیچ ئازارێکیشم هەوێت ئایا هۆکارەکەی چییە؟ ئەم حاڵەتە بە تایبەتی لە ڕێگەزی نێرە باوە کە لە کاتی میزکردنە لە تەوابوونی میزکردنیانە چەند دڵۆپێ میز لە بۆری میزدا ئەمێنێتەوە بەهۆی داخرانی ملی میزەڵدان ئەم چەند دڵۆپە میزە ناچێتەوە ناو میزەڵدان لە بۆری میزێ ئەمێنێتەوە لە کاتی هەستانیا ڕەنگە ئەم چەند قەترەیە بێتە خوارەوە لە هەندێک کەسە ئەمە وەکو وەسوەسەی لێدێ ئەگەر کەسەکە نیشانەکانی پرۆستاتی نەبێت تەنها ئەمە نیشانەکەی بێ جێگەی مەترسی نیە ئەتوانێت ئەتوانیت لە کاتی هەستانت بەدەستت ئەم دووسێ چەند دڵۆپە میزە بێنیتە دەرەوە ئیشکە مشکلت بۆ دروست ناکات و قەلەقی زیاد وەسوەسەی زیاد ڕەنگە ببێتە هۆکاری زیادبوونی حاڵەتەکەت. بەڕێزێکی تر ئەپرسێ نزیک 15 ڕۆژەگوونی چەپ هەستەکەم گرەیەکی تێدایە و قەبارەی گەورەتر بووە لە ئاسایی و بەرزەهارم ئازاری هەیە وەک سووتانەوەیە گوایە میزکردنم ئاساییە بێ ئازارە. ئەم نیشانانەی بەڕێزت باسی ئەەکەیت ڕەنگە سەرەتای هەوکردنی گون بێت باشترە ئەم بەڕێزە ببینرێت و پشکنینی میز و سۆناری بۆ ئەنجام درێت بە پێی ئەوە چارەسەر وەرگێت. بەڕێزێکی تر ئەپرسێت گورچیلەکانم زەعیفە دەتوانم بە ڕۆژوو بم چەند ژمارەیەکی بۆ داناوین کریاتینین 3.25 یوریا 126 پرۆتین لە میز 2679 ESR 60 ئەم ژمارانەی کە من ئەیبینم ڕەنگە نەتوانی بە ڕۆژوو بیت هەرچەندە لە نزیکەوە ببینرێت حاڵەکەتەکەت هەڵسەنگێندرێ باشترە بەڵام بەم ژمارانەی کە من ئەیبینم باشترە بە ڕۆژوو نەبێت چونکە زیانی هەیە بۆت. بەڕێزێکی ترە پرسێت من هەموو دکتۆری کوردستان گەڕاوم بێسوودە بردم بچوو کە دێتە خوار لە بۆری حالب زیاتر دانابەزێ بەڕێزەکەم بێهیوامە بە سەرەتا ئەبێ ئەو بزانیت وەک پێشتریش باسمان کرد بەرد نەخۆشیێکی درێژخایەنە بۆی هەیە ئەوانەی کە بەردیان هەیە لە ماوەی 5 ساڵی داهاتووە لە 150یان بەرد دروست بکەنەوە هۆکاری ئەوەی کە بەڕێزت بەردەکە دێتە بۆری حالبت و دانابەزێ ڕەنگە تەسکبوونەوەی بۆری حالبت هەبێت بەپێی ئاوساوی گورچیلەکەت ئەگەر ئاوساوی گورچیلەکەت زۆر نەبێت چانسەد ئەدەینێ بەردەکە فڕێبێ بە عیلاج ئەگەر فڕێت نەیە ڕەنگە پێویستکە نازۆرت بۆ بکرێت. چارەخوازێکی بەڕێزی تر ئەپرسێت من یەک گورچی لەم هەیە و ئەوەی ترم بە نەخۆشی لا بردووە بەڵام ئەوەی ترم کەم ئێشێ ناتوانم عیلاج بەکاربێنم دەمارێکی پشت گورچی لەم زۆر ئێشێ ئەو گورچی لەم کە دەرم کردووە لای چەپمە دەرم کردووە بەڵام وا ساڵێک و 3 مانگە عملیاتی غودەشم کردووە و حەبی غودەش بەکاردێنم لە 150 دیارە حەبەکەی 5 میلیگرامیە ئەبێ هەردووچی هی غودەیە ئایا مەترسی بۆ گورچی لەم نییە ئەگەر ڕۆژێ نەیخۆم گیانم تێکە چێ و گیانم ئاوسێ دکتۆری غودەکەم ئەڵێ نابێ بیوەستێنی بەویشم وتووە ئەڵێ خراب نییە بەس هەستەکەم بین تەنگە نەفەسم دکتۆر ئەبێ چارم چی بێ بەڕێزم ئەوانەی کە یەک گورچیلەیان هەیە بە هەر هۆکارێک بە شێوەیەکی زگماکی یاخود بە نەشتەرگەری گورچیلەیەکیان لا بردووە ئەگەر گورچیلەکەی تریان کێشەی نەبێ بەردی نەبێ ئاوساوی نەبێ ژیانێکی ئاسایی خۆیان ئەتوانن بەڕێ بکەن بە نیسبەت ئەمەی بەڕێزیشتەوە ئەتوانیت حەبی غودەکەت بخۆیت نەخێر کار ناکاتە سەر گورچیلەکەت بۆ تەنگە نەفەسیەکەشت کە باست کردووە باشترە پسپۆرێکی هەناوی ئەم حاڵەتەی جەنابەت پشکنینت بۆ بکات. بەڕێزێکی تر ئەپرسێ گەر کەسێک تەمەنی 85 ساڵ بێت گورچیلەکانی کەمێک پوکا بێتەوە و نەخۆشی دائەلملوکی هەبێت شەوانە تابانی چەند جارێک بچێت بۆ تەوالێت بەهۆی میزکردنەوە خەوی نەبێت و چەند جارێک میزەکەی بۆ ڕانەگیرێت و پێشتر ویرە و کریاتینینی زۆر بەرز بوو بێت زەختی بەرز بوو بێت پێویستە کە سەردانی دکتۆری کرد چ پشکنینێک بکات و پیشانی دکتۆری بدات ئەزێت نەبێت ناوی پشکنینەکانمان پێ بڵێیت و حەبی زەخت و شەکرەی هەیە. بەڕێزەکەم ئەم چارەخوازە بەڕێزە تەمەنی هەیە تەمەنی 85 ساڵە گورچیلەکانی سست بووە بەپێی ئەم گێڕانەوەی بەڕێزت باشتر وایە پشکنینی یوریا و کریاتینین و یوریک ئەسید و سۆنارێک گرنگە بۆی بکرێتەوە بزانین ئایا ئەم میز زۆرکردنەی
میزکردنی سەرڕێژە واتە میزی گیرەوە و سەرڕێژە یاخۆت زیادە میزکردنە میزە چورکەیە ئەمە باشترە سۆنەرێکیش بکات و لە نزیکەوە ببینرێت بەڕێزم و ئەم کەسە باشترە چی خواردنێک بخوات بە نمونە پێمان بڵێیت ئەم کەسە باشترە ڕێژێکی زۆر شلەمەنی بخوات سەوزەوات بخوات کەمکردنەوەی پرۆتینە حیوانیەکان بۆ ئەم کەسە پێویستە لەبەر ئەوەی خۆی دائالملوکی هەیە بۆ ئەوەی ئەگەری دروستبوونی بەرد و کار نەکاتە سەر جونگەکانی ئاو خواردنەوە تا چەند سوودی هەیە بۆ ئەم بەڕێزە بەڵێ ئاو خواردنەوە سوودی هەیە بۆی ئەگەر بەرد لە گورچیلەیە بێت دکتۆر بڵێ بجوڵێت بەردەمی بۆری میز ئەگەر 10 ملیم بێت بەردەکە کەمێک نەرمە زیاتر ڕقەواتە ڕقەکەی 900 ئایا عیلاج بە عیلاج بچووک ئەبێتەوە ئەگەر بچووک بێتەوە ئەگەر هەیە خۆی فڕێ بدات بەردێکی 9 ملیم ئەگەر حوزی گورچیلەی گرتی بێت ئەو چڕی کە جەنابەت باسی ئەەکەیت بە تیشکی سیتیسکانە 900 ئەکەوێتەوە سەر ئەوەی چەندێک گورچیلەکەت ئاوساوە ئەگەر دەرەجەی ئاوساوی گورچیلەکەت 2 یاخود 3 بێ باشترە چارەسەری بکەین ئەگەر ئاوساویەکەی زۆر نەبێت و ئازارەکەت زۆر نەبێت ڕێگەمان بە ئەتوانین تیشکی دەنگی ئەوەی کە پێی ئەوترێ ئیزۆڵ بۆت بەکاربێنین بۆت ئیزۆڵت بۆ بکەین و چارەسەرت بدەینێ ئەبێتە هۆی فرێدانی بەردەکەت لە حاڵەتی فرێنەدانی بەردەکەت ئەبێت نازورت بۆ ئەنجام بدرێت. بەڕێزێکی تر ئەپرسێت من تەمەنم 43 ساڵە ساڵی 2000 ئەمەلیاتی دەوالیگونم کردواتە 22 ساڵ لەمەوە پێش دوای ئەو ئەمەلیاتە 3 منداڵم هەیە بەڵام ماوەی 12 ساڵە منداڵی ترمان نەبووە فەحسی تۆم کرد نزیکەی 10 ملیۆن بوو سپێرمەکەم هەستەکەم گونەکانم کەمێک گەورە بوون ئایا بە عیلاج چارەسەر دەکرێت یاخود ئەبێت نەشتەرگەری تر بکەم بەڕێزەکەم ئەمە جەنابەت ئەبێ ببینرێیتەوە و پشکنینێکی تۆواوت بۆ ئەنجام بدرێتەوە و ڕەنگە پێویستت بە سۆنەر بێت بە پێی ئەوە چارەسەرت ئەدرێتێ وەکو ئەمەی کە جەنابەت باس ئەەکەیت ڕەنگە بەکارهێنانی چارەسەر دەوا دەرمانە مقەویەکان سوودی هەبێ بۆت بەڕێزێکی تر ئەپرسێت کچەکەم تووشی چەند جارەی بەردی گورچیلەکان بووە و زگما کە تەمەنی 10 ساڵە چارەسەری هەیە بەڕێزەکەم وەکو ئەمەی کە جەنابەت باسی دەکەیت ئەم کچەی بەڕێستان ڕەنگە ئەو جۆرەی لە بەرد هەبێت کە پێی ئەوترێ سستین ئەم جۆرە هۆکاری بۆ ماوەیی هەیە لە گرنگترین خۆپارێزیەکان بۆ بەردی سستین بۆ ئەم بەڕێزە بریتە لە ئاو زۆر خواردنەوە ئاو زۆر خواردنەوە ئەبێتە هۆکار بۆ کەم دروست بوونەوەی بەس ئایا بە ڕێژەی لە 100 تا چەند لەبەر ئەوەی کە هۆکارەکە بۆ ماوەییە هۆکارەکەیم بەردەوامەتیایە لەبەر ئەوە دروستبوونی بەردی شتێدا ئەگەرێکی بەهێزە وە بەنسبەت چارەسەرەوە بۆ بەتایبەت بۆ ئەم جۆرە لە بەرد وە گوتمان ئاو زۆر خواردنەوە دوو هەم کارێک بکەین میزەکەی تفت بێت چارەسەرێکمان هەیە پێی ئەوترێ پۆتاسیۆم ستریت ئەتوانین دەست پێ بکەین بۆی وە چارەسەرێکی تریش هەیە کە گرانە و بەداخەوە بەردەست نێرە وڵاتی ئێمە ئەکرێت ببێتە هۆی کەم دروستبوونەوەی بەرتەیدا. بەڕێزێکی تر ئەپرسێت چەند مانگ جارێک فەحس بکەین بۆ ئەوەی دڵنیا بینەوە کە بەردی گورچیلەمان هەیە یاخودنا بۆ وەڵامی ئەمە ئەکەوێتەوە سەر ئەوەی کە خۆت ئایا بەردت هەیە یاننا ئەوانەی کە بەردیان هەیە لە گورچیلەکانیانە لەبەر ئەوەی کەوتمان درێژخایەنە باشترە 4 مانگ بۆ 6 مانگ یاخود ساڵێک جارێک پشکنینی سۆرەن ئەنجام بدەن بزانن بەردیان دروست کردوتەوە یاخودنا خۆ ئەگەر خۆت بەردت نییە پێویست ناکات زوو پشکنین بکەی بەڕێزم. بەڕێزێکی تر ئەپرسێت کوڕەکەم تەمەنی 5 ساڵە گوچیلەی چەپی سەر نەکەوتۆتە شوێنی خۆی لە نزیک حوزەتی ئایا ئەگەری هەیە لە تەمەنی گەورەیدا سەر بکەوێتە شوێنی خۆی نەخێر بەڕێزم ئەمە هەندێک کەسمان هەیە گورچیلەکەیان لە حوزی گورچیلەیانایە کێشەی نییە ئەگەر هەوکردن و بەردی نەبێت پێویست بە چارەسەر ناکات و ناشگەڕێتەوە بە شوێنی خۆی من کوڕم تەمەنم 26 ساڵە هەموو شتێکم هی کوڕە شکڵ و جسمم ئەم بەڕێزە پرسیارێکی تایبەتی کردووە لە کۆتاییشتا وتوێتی هەزارانی وەکو من ئەم حاڵەتەیان هەیە بەڕێزەکەم ئەم حاڵەتە جارجار ئەیبینین ڕەنگە ئەوەی کە جەنابەت ئەڵێیت هەزارانی وەکو من ئەوە تۆزێک زیادە ڕەوی بێ لەمەیە بەو شێوەیە نییە جارجار ئەم حاڵەتەی جەنابەت ئەبینین ئەوەی کە پەیوەندی بە پسپۆڕەکەی ئێمەوە هەبێت هەڵسەنگاندن بۆ ئەم بارەی جەنابەت ئەکرێت ئەگەر ئەندامەکانی نێرینەت تەواو بێت و هی ئەندامی نێرینە بێ یا بە پێچاوانەوە ئەندامی مێی نەبێت و مشکلەیەکی ئەوتۆیان نەبێت لە ڕووی جەستەیەوە ئەو کاتە ئێمە پەنابین بۆ پزیشکی پسپۆری دەرونی و چارەخوازی دەرونی و کۆمەڵایەتی بۆ چارەسەری حاڵەتەکەی جەنابەت و لە کۆتایی شانووسیوێتی کۆمنتەکەم
پشتگوێ مەخەن بە تاکید پشتگوێی ناخێن و جوابمان دایتەوە. زۆر سپاس بۆ جەنابەت. بە ڕێزێکی تر ئەپرسێت بوونی ڕمڵ لە گورچیلە بەبێ خواردنی عیلاج بەچی باشە بێ؟ من گورچیلەم ڕمڵ ئیلتیهابی هەیە، چی بکەم؟ زۆر عیلاجم بەکارهێناوە کاتیە. بە ڕێزەکەم گرنگترین شت ئاو زۆر خواردنەوەیە. زۆر کات ئێمە ئەیڵێینەوە کە ئاو خواردنەوەی زۆر بۆ ڕمڵی گورچیلە ئەوەی کە پێی ئەوترێ ڕمڵی گورچیلە بە تەنها ڕەنگە کافی بێت. بە ڕێزێکی تر ئەپرسێت گورچی لە هەڵ بە ئاوسێ بەهۆی بەردەوە دەنیشێتەوە، هەڵاوسانی گورچی لە واتای چییە؟ هەڵاوسانی گورچی لە هەر هۆکارێکمان هەبێت بۆ جیرانی گورچیلەکان ئەبێتە هۆی کشان و هەڵاوسانی گورچیلەکان. ئایا دوای لابردنی هۆکارەکە گورچیلەکە ئەنیشێتەوە ئەکەوێتەوە سەر ئەوەی کە دەرەجەی ئاوساویەکە چەندێک بووە. ئەگەر کە دەرەجە 2 بۆ دەرەجە 3 بێت ڕەنگە دوای چارەسەرکردنیشی ئاوساویەک بمێنێتەوە کە ئەمان ئاساییە، واتە دەرەجەی ئاوساویەکە زۆر بێت لە دوای چارەسەریش ڕەنگە نەگاتەوە باری پێش خۆی. بە ڕێزێکی ترە پرسێ نەخۆشێکمان هەیە تەمەنی 48 ساڵە بەردی هەیە، بەردەکەش هاتە خوارەوە بۆ ناو حەوزی میس 11 ملیمە چۆن دێتە دەرێ؟ زۆر سپاس. ئەم بەردە 11 ملیمە تۆزێک ئەگەری کەمە بە چارەسەر بە تەنها کەسەکە فڕێ بدا، لەبەر ئەوە ڕەنگە پێویست بێت تیشکێکی سیتیسکانی بۆ بکەین و پاشان ئەوە بڕیاری بۆ بدەین ئەتوانین تیشکی ئیزوڵ دەنگی یاخود نازور لە ڕێی میزکردنەوە بە نازوری نەرم یاخود لە کەلەکەوە بۆی کونکەین و بەردەکەی نەجاتی بێلی. بەڕازێکی تر پرسێت من دووگیان و گورچی لەشم زۆر دێشە، ئیلتیهابێکی زۆرم هەیە، دکتۆر ئەڵێ لەوانەیە بەردت هەبێ لە ناوبۆریمی زەڕۆیە وەستابێ، لەبەر ئەوە بەس بە ئەشیعە دەرئەکەوێ، ئازارێکی زۆرم هەیە، چی بکەم بۆ ئەوی ئەو بەردەیان ئەو ئازارم نەمێنێ. بەڕێزەکەم ئەمەی جەنابەت ئەکرێت سۆنەرێکت بۆ ئەنجام بدەین دەرەجەی ئاوساوی گورچیلەکەت، یاخود ئەگەر ئازارەکەت زۆر بێت ئێمە لەم کەسانە دوو ئەگەری هەیە، یاخود هی ئەگەری سکەکەیە، ئەگەری گەورەبوونی منداڵەکە و پاڵمانی مناڵدانتە بۆ حالبێت، یاخود بوونی بەردە لە هەردوو بارەکەیە. ئەگەر ئازارت زۆر بێ و ئاوساوی گورچیلەکەت زیادکە پێویستە خەستەرەت بۆ دابنین. بەڕێزێکی ترە پرسێ من بەردێک لە بۆری حالبمدایە ئا بە لێزەر چارەسەر ئەبێت؟ بەڕێزەکەم من نازانم مەبەستت لەیزەر ئەوەیە تیشکی دەنگی ئەوەیە کە بە ئامێرێک بە تیشکی دەنگی لی ئەدرێت یان نا یاخود بە لەیزەر ئەوەیە کە بە نازور و بە ئامێری لەیزەر بەردەکەت ورد ئەکرێ، لە هەردوو حاڵەتەکەیە بەڵێ چارەسەر ئەکرێ. یەکێکی تر پرسیاری کردووە بەڕێزێکی تر من 8 بەرد لە گورچیلەم هەیە چی بکەم؟ ئەم 8 بەردە ئەکەوێتەوە سەر ئەوەی کە ئایا گورچیلەکەتی ئاوسانووە ئازارت هەیە یان نا، دوو ڕێگەی چارەسەرمان هەیە بۆی یا بە کونکردنی کەلەکە لە کونکردنی گورچیلە لە کەلەکەەوە یاخود نازۆری نەرم. بەڕێزێکی تر ئەپرسێت نەخۆشێکمان 2 بۆ 3 جار گورچیلەی نەشتەرگەری بۆ کراوە، ئێستا بەردی دروست کردوێتەوە، 2 کیسی بچووکی لەسرە، دەڵێن گورچیلەکە بچووک بۆتەوە، ئایا دەتوانێت جارێکی تر نەشتەرگەری بۆ بکرێت؟ ئەکەوێتەوە سەر ئەوەی کە گورچیلەکە دیسانەوە بەردی دروست کردوێتەوە یاخود وەکاری گورچیلەکەی بە ڕێژەی لە سەدا چەند کار دەکات، بەپێی ئەوە بڕیاری بۆ ئەدەین. بەڵێ ئەتوانرێت ئەگەر کاری گورچیلەکەی باش بێت جارێکی تر نەشتەرگەری بۆ بکرێت. بەڕێزێکی تر پرسێت من گورچیلەیەکم دوو حەوزە ماوە ئازار دروست ئەکات، هیچ گرفتێک بۆ گورچیلە دروست ئەکات چارەسەری چییە؟ ئەوانەی کە گورچیلەیان دوو حەوزە ئەگەر هەوکردنی بەردەوام ئاوساوی یەکێک لە حەوزەکانی یا بەردیان تیانە بێت هیچ چارەسەرێکی پێویست نییە و حاڵەتێکی ئاساییە لە هەندێک کەسە هەیە. نەخێر بەڕێزەکەم ئەگەر ئازارەکەت زۆر نەبێت بێتاقەتت نەکا پێویست بە چارەسەر ناکە. بەڕێزێکی تر ئەپرسێت ئەگەر مناڵێت تەمەنی گەیشت بێتە 10 ساڵ و هەتا ئێستا شەوانە جێگەی خۆی تەڕ بکات چارەسەری چییە؟ بەڕێزەکەم ئەم حاڵەتە لە منداڵانە باوە زۆربەی زۆریان لە تەمەنی 15 ساڵی لە 1990یان لە تەمەنی 15 ساڵیدا چاک ئەبن. بۆ چارەسەرکردنی ئەم حاڵەتە سەرەتا دەست پێ ئەکا بەوەی کە ئەم مناڵە فێریکەین شەوان ئاو زۆر نەخواتەوە، چا نەخوات، میوە خواردن نەخاتە شەوانەوە، شەوان پێش ئەوی بچێتە ناو جێگا بچێ بۆ توالێت میز بکات وە تەوقیتی بۆ دابنرێت شەوانە چەند جارێک خەبەر بکرێتەوە. ئەگەر ئەم ڕێگانە چارەسەری نەبوو ئەتوانین بەدەست پێکردنی چەند دەرمانێکی تایبەت بەو حاڵەتە و متابعکردنی چارەسەری بکەین. ئەمە کۆتا پرسیار بوو داوای لێبردن لەو بەڕێزانە ئەەکەین کە پرسیاریان کردووە بەهۆی کەمی دەرفەت نەمانتوانی
جوابیان دوینەوە زۆر سپاس.